بە مەبەستی گرنگیدان بە توانا و زانستی مامۆستایان بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بە هەماهەنگی زانکۆی جیهان خولێکی پێداگۆجی بۆ 200 مامۆستا لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر کردەوە. بەڵێ سەبارەت بەو خولی پێداگۆجی کە بە هاوکاری زانکۆکانی جیهان بۆ سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بۆ 200 مامۆستا کە بەشدارن ئێستا حالیان لە ناو خولەکەنە، ئەم خولە زیاتر بۆ ئەوەیە لایەن مامۆستایان زیاتر زانیاری وەرگن و لە چۆنیەتی وانەوتنەوە و زیاتر پەرەپێدانی کەسێتی مامۆستایە لە ناو قوتابخانەکان بۆ ئەوەی زیاتر مامۆستا پڕ زانیاری تربی لە بواری پەروەردە و فێرکردن. خولی پێداگۆجی بەواتای زانیاری و ئەندازەی شێوازی فێرکردن و ڕاهێنان دێت. لەسەر ئەم بنەمایە مامۆستایانی بەشدار بوو توانا و بەهرەکانیان بەرەو پێش دەچێت و ڕێگا نوێیەکانی وانەوتنەوە فێر دەبن. مامۆستا لوقمان سەعید سەدیق بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر پابەندبوون و بەشداربووانی مامۆستایان لە خولی پێداگۆجی بە گرنگ زانی و هانی مامۆستایان دەدات کە ئامادەبوونیان سوودێکی زۆر بە تواناکانیان دەبەخشێت و ئامادەیی بنیشاندا کە پاڵپشتیان بێت و هەر پێویستێکیان هەبێت بۆیان دابین بکات. بەڵێ ئێستا حالیان 200 مامۆستا بەشدارن لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر کە بۆ ماوەی مانجێک ئەم خولە بەردەوام دەبێت لە زانکۆکانی جیهان. مامۆستا پلانتان هەیە لە ساڵانی داهات و ئەم خولانە زیاتر بکرێنەوە؟ بەڵێ سەبارەت بەکردنەوەی خول پەروەردە بەردەوام پێویستی بە خول هەیە لە بۆ مامۆستایان و چەندین بەرنامەیەکە و پلانیتکەمان هەیە کە لە مەشق و ڕاهێنان دامان ناوە بۆ ئەو مامۆستایانە لەسەر بابەتەکانیش خول ئەنجام بدەین بۆ ئەو مامۆستایانە. ئێستا حالیان دیڕاستی ئەو مەوزوعی دەکەین کە بە شێوەیەک بە شێوازەك بتوانین زۆرترین مامۆستا سوودمەند بێ لەکردنەوەی خولەکان. مامۆستا ئێوە تا چەند پاڵپشتن بۆ کردنەوەی ئەم خولانە؟ بەڵێ خۆی لە خۆیدا پەروەردە پێویستی پێ هەیە بە بەردەوامی خولی بۆ بکرێتەوە، نەک لەبەر پاڵپشتی ئێمە، بەڵکو واجبەکی ئێمەیە کە پاڵپشتی ئەم جۆرە خولانە بکەین بۆ زیاتر زانیاری مامۆستایان بەهێزتر بن لە بابەتەکانی خۆیان. ئێمە ساڵانە لێرانە خولی پێداگۆجی دەکەینەوە لەسەر لە بەرمەبنای ئەو لێکتێگەیشتنێکە لە نێوان وەزارەتی پەروەردە و زایدەن زانکۆکانی جیهان هەیە. تەمەنەوە ڕاوەندی چوارەمە، ساڵانە ڕاوندێک دەکرێتەوە لە هەرێک لە زانکۆکانمان لە زانکۆی جیهان سلێمانی، زانکۆی جیهان دۆک، زانکۆی جیهان هەولێر. ئەو ساڵیش وەکو هەموو ساڵەکانی دیکە بە ڕێژەی جیاواز مامۆستایان بەشداری دەکەن. ساڵانە 120 مامۆستا تا 130 مامۆستا بەشداری دەبێت. خۆشبەختانە ئەو ساڵ ڕێژەکە زۆر زیاد بە لە زانکۆی جیهان هەولێر 202 مامۆستامان هەیە و لە زانکۆی جیهان سلێمانیش بە هەمان شێوە نزیکی 100 مامۆستایە و لە زانکۆی جیهان دهۆک زیاتر لە 140 مامۆستا بەشداری کردووە کەوانش لە چوارچێوەی ئەجێندا و کاری سیاسەتی ئەکادیمیای جیهانەکە لە بەرمەبنای ئەوەی کە باسم کرد ئەو لێک تێگەیشتنی کە لە نێوان وەزارەتی پەروەردە و زایدەن زانکۆکانی جیهان هەیە. دکتۆر جان دەمەوێت پێم بڵێ گرنگی ئەم خولە تا چەند کاریگەری هەیە لەسەر توانای مامۆستایان؟ بەڕای ئێمە پەرەپێدان بۆ مامۆستا زۆر گرنگە. ئەو خولەش وەکو پەرەپێدان شوێنی خۆی دەگرێت بە حکمی ئەوەی کە هەم مامۆستایان لە بواری ئەو زانستەی کە هەیەە لە خۆیان بەرەو پێش دەبن و زایدەن لە باری هونەری گەیاندن کە ئەوە بەلای ئێمە زۆر گرنگە. خولی پێداگۆجی گرنگەکەی لەوەیدا کە مامۆستا چۆن مامەڵە لەگەڵ ئەو ئاریشانە دەکات کە ڕوبەڕووی دەبێتەوە. بۆ نمونە ئاشنابوون لەگەڵ ڕێگەکانی وانەوتنەوەی هاوچەرخ و زایدەن خۆگونجاندنی لەگەڵ تەکنەلۆژیا و ئای سەردەم، زایدەن ئەو ئاریشانەی کە لە ناو پۆل
لە ناو کلاس تووشی مامۆستاکان دەبێت لەگەڵ قوتابیان بوون منە بەڕێوەبردننی پۆل چۆنیەتی بەڕێوەبردننی پۆل و کۆنتترۆلی پۆل زایدەن لە ڕووی دەروونزانی پەروەردەیش مامۆستا پێویستە شارەزای لەو بابەتانە هەبێت و تایدا بەڕاستی ئێمە منهەزێکی محەددمان هەیە کە ساڵانە لە زانکۆکانی جیهان بەسەر مامۆستایاندا تەوزیع دەکرێت ئەو پرۆگرامی خوێندن و خولەکەی ئێمەیە کە تایدا یەکێک لە مۆدیلەکانی دیکەشی تێدایە کە دەروونزانی پەروەردەیە و سیستەمە پەروەردەیە پێشنگەکانی جیهانە کە چەند مۆدلێکی نوێی سەردەم وەرگیراوە لە سەر ئاستی جیهان لامان کاتیشدا بابەتی دیکە پێوانە هەڵسەنگاندن چۆنێتی دانانی پرسیار و هەموو ئەو تکنیکانی کە تێیدایە کە پێویستە مامۆستا ئاشنایی بێت یاخود پەرەی بەخۆی بدات چونکە فێربوون پرۆسەیەک نییە بوەستێت لەگەڵ بەدەستێنانی شادە بەڵکو پرۆسەیەکە لەگەڵ توڵی حیات دەڕوات و مامۆستا پێویستە لەگەڵی بڕوات بەوەی کە نەوەی داهاتومان تەندروستتر و باشتر بێت لە سەردەستی مامۆستا بەڕێزەکانمان ڕۆژانە 3 ساعت بەردەوامی دەبێت و ئەو مۆدیلانە کە دەخوێندرێت پێشتریش ئاماژەم پێدا 5 مۆدلی تێدا دەخوێندرێت مۆدیلەکانیش هەر یەکێک لە مامۆستای اختصاص دەیڵێتەوە ڕێگەکانی وانەوتنەوەی هاوچەرخ دووەمیان بەڕێوەبردننی پۆلە سێمیان دەروونزانی پەروەردەی و سیستەم پەروەردەی پێشەنگەکانە تەوەری چوارەمیان یاخود مۆدلی چوارەمیان پێوانەوە هەڵسەنگاندنە تەوەری پێنجەمیشان تەکنەلۆژیا و ئای و کۆمپیوتەرە لە بواری پەروەردەدا تەنها مامۆستا بێت لە وەزارەتی پەروەردە بەپێی ئەوەی کە یاداشتی لە یەکتێگەیشتنی نێوان وەزارەتی پەروەردە و زانکۆکانی جیهان لەگەڵ بەڕێز دکتۆر نەوزات هەیە تەنها پێوەەر ئەوەیە کە مامۆستا بێت لە وەزارەتی پەروەردە جا هەڵگری دیبلۆم بێت هەڵگری ماستەر بێت هەڵگری دکتۆرا بێت هەڵگری بەکالۆریۆس بێت دەتوانێت بەبێ هیچ قەیدێک بەشداری بکات لەلایەن ئێمە. ئەم ساڵ سنتەری ئەکادیمیای زانکۆی جیهان توانی خولی پێداگۆجی لە بۆ مامۆستایانی وەزارەتی پەروەردە بکاتەوە وەکو مامۆستایەکی پسپۆری کۆمپیوتەر لە بۆ مامۆستایانی وەزارەتی پەروەردە ئەو بابەتانی کەوا لە سەردەمی تەکنۆلۆژیای ئێستادا پێویستە لە بۆ پەروەردەیەکی مۆدێرن باز دەکەین بابەتەکان زیاتر بابەتی مایکرۆسۆفت ئۆفیسە پرێزنتەیشنەکانە بواری AI ئەو توڵانی کەوا لە بۆ پەروەردە بەکاردێن توڵەکانی AI باز دەکەین زیاتر ئەو شتانە باز دەکەین کەوا مامۆستایەکی سەردەم مامۆستایەکی پەروەردەی مۆدێرن سوود لەو بابەتانە وەردەگریتن و خولەکەش بۆ ماوەی 6 هەفتەیە هەفتەی 2 ڕۆژ مامۆستاکان بەشدار دەبن لە وانە پراکتیکەکان. مامۆستا دەمەوێت پێم بڵێ تا چەند ئەم خولانە کاریگەری لەسەر زانستی مامۆستایان هەیە؟ وڵای کاریگەری زۆرە لە بەرەوەی برێنەرێ ئەمە بەخۆمان دەچینە دنیایشی تەکنۆلۆژی ئێستا برێنەری هەموو مامۆستایەک پێویستە بزانی کۆمپیوتەر بەکاربیینی AI بزانی AI چییە ئەو شتانە لە بۆ مامۆستایەکی مۆدێرن پێویستە لە بەرەوەی بتوانی بە شێوازێکی کاریگەرانە لە ناو کلاسەکان بابەتەکان بڵێتەوە ئەو بە شێوەیەکی ئەو پلاتفۆرمانی کەەوە ئێستا ئۆنلاینی دەسوادی لێ بکات یاخود ئەو توڵانێک کە ئێستا لە پرێزنتیشن بەکاردێت کە ئاسانکاریشی زۆ دەکات لە بۆ مامۆستای. ئەمڕۆ بەڕاستی یەکەم ڕۆژی خولەکەیە بە پراکتیکی بابەتی کۆمپیوتەر باس کرد مامۆستا دەستخۆشی لە مامۆستا ئەحمەد دەکەم کە چۆنیەت پێکردن و کوژانەوەی کۆمپیوتەر و بەرنامەی بە وۆرد باس کرا کە ئەمەش سوودێکی زۆری هەیە لە مامۆستایان بۆ چۆنیەتی نووسینی ئەسئیلە و هەندێک بابەتی گرنگ دروستکردنی راپۆرتەوە بابەتانە. کامەران تاهیر کەناڵی پەروەردەیی هەولێر.